خۆشەویستی و بە عشق و عشقبازی دروست بووبی نەتیجەیەکی زۆر باشی نەبووە بۆ خۆی خۆشەویستی گەنج چێژن چ پیا و لە بۆ دروستکردنی خێزان خۆشەویستێکی غەریزیە یعنی بابەتەکە تو ناکرێ بڵێم وەڵاهی نابی و ناکرێ هەدبی با دەکرێری بەڕام ڕێکی بخە چونکە ئەولەویاتی هەیە ممکنە لەو قۆناغی پێویست بی لە قۆناغێکی دیکە پێویست نەبی ممکنە لە قۆناغێکی دیکە پێویست نەبی لەو قۆناغی پێویست بی کەواتە ضرورە ئەتوو بتوانی ئەولەویەتەکانی ژیانی خۆت دیاری بکەیت زانکۆ شوێنی خۆ پێگەیاندنە لە جانبی معریفی و لە جانبی دروستکردنی تۆڕێکی علاقات و کۆمەڵایەتی و دروستکردنی کەسایەتیەکی سەرکەوتوو بۆ خاطرێ بتوانێت تو سبەینێ لە ناو کۆمەڵگایدا پیاوێک بی ئینسانێک بی جێگای ڕێز و جێگای تەقدیر بی بەڵام ئەگەر بێت و خۆت لە ئامانجە گەورەکان دزیەوە خۆت بە ئامانجە بچووکەکانەوە خەریک کرد بە دڵنیاییەوە تو نابێت پیاوێکی زۆر موفق و سەرکەوتو دەیان چیرۆکمانەیە کە چیرۆکەکان مەرگ ئامێزی مەرگە سات ئامێز کۆتاییان هاتووە لە دەرەنجامی عشق و عشقبازی ئەم لە خلالی مەلایەتیا خۆ دقەتمدا سبحان الله و زەواجەی کەوا بە مەسەلەی خۆشەویستی و بە عشق و عشقبازی دروست بووبی نەتیجەیەکی زۆر باشی نەبووە ئەوە یعنی ئەوانەی کە ئەمن دیتیتم جا لەوانە دووسێ نمونە شەبی موفق بووبن بەڵام ناکرێت